باوەڕ ناکەم هیچ میلەتێک هەبێ کێشەی لەگەڵ ینی ئەم کێشە وجودیە هەبێ کە کوردەیەتی ینی کورد نەکرد لە سەردەمی تازە لە سەردەمی کۆنیشا کێشەی بوون بووە هەر لە ناو ئەو کاتێکە ئەو سیستەمە لە حەزارەتی ئیسلامی کە سیستەمێکە بوو ئەو تخوا پەنجەرانە داخ ینی کورد بامان شێوە لەو سەردەمە شاهین نەکراوە ئەو سیستەمە قبولی نەکردووە تاوان من لەو کتێبەی بوونینەتەوە یەکە بە شوێنە مشکلە ڕۆشتوم کە مشکلەی کورد چییە؟ ئایا مشکلەی کورد لەگەڵ فارس و تورک و عەرەب و پارتیەوانەیە کە کوردیان بەسەرادا بەشکراوە یا ئەسڵی کێشەکە لە شوێنێکی ترە وە کێشەیە لەگەڵ ئەو سیستەمە جیهانیەی کە ڕێگە دەدا دەوڵەتێک دروست ببێت و لەگەڵ نظامی دەوڵەت نەتەوە خۆیە ئەو دەوڵەتێک کە هەیە سیستەمەکەی چۆنە ئەو فۆرمەی کە دەوڵەتی نەتەوە هەیەی بۆچی لەم مادە شێوەی گیر نابێ ئەی باشە ئەو مادەی کورد کێشەکەی لە چیایە بۆچی ئەم شێوەیە وەرناگرێت لەبەرەوە من لێ باس لەوە دەکەم کە کێشەکە لە ئەسڵا لەگەڵ ئەو سیستەمایە لەگەڵ ئەم بینانانیە دەوڵەتانانیە کە بەسەریانەدا بەشکراوە وە لێرەوە ئێمە کێشەکەمان هەست دەکەم کێشەیەکە کێشەیەکی تاجیلکراوە ینی هی ئێستا نییە کێشەیەکە لەوەتەی ئێمە کورد وەکو کورد وجودی هەیە ئەم کێشەیە لەگەڵ یا گەورە بووە ینی کورد وەکو نەتەوەیەک وایە کە هێشتاکو ناتوێتە بوون هیچتاک لەدایک نەبوو ئەم لەدایک بوونەی مامانێکی دەوێت پێویستی بە مامانێکە کە بتوانێت فعلەن لەو تاریکیە بێنێتە ناو جیهانەوە و من زەمانێکی زۆرە کە بیر لەوە دەکەمەوە پێشی سوزانم لەنەوە دەکانەوە لە کۆتایینەوە دەکانەوە من بیر لەم کێشەیە دەکەمەوە پێم وایە ئەوەندەی کە بیرم لەم کێشەیە کردبێتەوە هەست دەکەم ینی پێویستمان بە فەلسەفەی گریکی هەیە تا مامانی ئەو لەدایک بوونە بکات واستیش دەکەم لەدایک بوونی کورد ینی هاتنە دەرەوەی لەناو ئەوسکا بەڕاستی مۆزوعەکە دەوڵەت نییە ئەوە نییە بەبێ بە دەوڵەت لەدایک دەبێت چونکە دەوڵەت ئەسڵ خۆی بکوژی کلتورەکانە ینی دەوڵەت دەخوازیە دەوڵەتی مۆدێرن کلتورێک کۆمەڵە وەستا دروستیکەن ئەم کلتورە لەسەرەوە بسەپێنن بەسەر خەڵکە بەڵام کورد وەکو میلەتێک شوێنی پەیدابوونی هینەکانە کلتورەکان هەر ئەم فرە کلتوریە کە لە ناوێ ما هەیە و بەردەوامیش ینی کلتوری تازە بەرەم دێت شتێکی ینی هێزێکی فعال لە ناو کووردا هەیە بۆ بەرەمهێنان بۆ داهێنانی کلتور ینی ئەمە کاتێککە بیر دەکەینەوە لە هەورامانێکی بچووکی وەکو کۆمەڵە لادێکە لەو شاخانن ئەو کلتورە گەورە دەوڵەمە هاتووەتە دەرێ ئەمەمان بۆ دەردەکەوێت کە فعلەن هێزێکی کلتور داهێن لە ناو کووردا و هێزەکە لە ناو هەر میلەتێکە هەیە کلتورەکەی داهێناوە تا ئێستا بە فعالی ماوەتەوە و کار دەکات لەبەرەوە مەوزوعی دەوڵەت ئەو لەدایکبوونە نایەنە تارەوە و ئێمە شتانێکی مامانێکی ترمان پێویستە بۆ لەدایک بوونەکە و گریک فەلسەفەی گریکی ئەم تێکستانی کە ئێستا دەیخوێنین و کە ئەمڕۆ وانەیەک لەو تێکستانە دەخوێنین مامانی ئەو حەزاراتانەی کردووە کە لە دوای خۆیەوە هاتوو ئەگەر گریک نەبوایە هەرگیز شتێکت بە ناوی حەزارەی ئیسلامی نەبین شتێک نەبوو بە ناوی فەلسەفەی ئیسلامی و تەسەووفی ئیسلامی و ئەمانە وجودیان نەدەبوو لەگەڵ فەلسەفەی گریکی نەبووە ئاسان ئەو علومانەی کە پێیان دەوتێ علومی دین هیچ کامیان وجودی نەدەبوو ئوسوول فقه بەبێ لۆجیکی ئەرسطۆ وجودی نییە چونکە هەموو مستەلحەکان مستەلحاتی لۆجیکین و هەر شتێکی تریش دواتر هاتووە ڕەبتی بە گریکەوە ڕەبتی بە مامانی گریکەوە هەیە بامان شێوە ئەوەی کە پێی دەڵێن حەزارەی ڕۆمانی ئەویش بە شێوەیەک لە شێوەکان ئەسەن لە لووتکەی خۆیە لە سەرەتا نابەس دواتر هەتا گریک نایەتە ناو ڕۆمانەوە ڕۆمان نابێ بەو ڕۆمانێکە هەیە و ئەو فەلسەفەی لاتینی کە پێی دەڵێن فەلسەفەی لاتینی ئۆگستینە و
تۆما کویناسەوە ئەوانەی کە هەن ئەمە نابێت لە کاتێکا بە شێوەیەکی غیر مباشر ینی لە عەرەبەکانەوە لە تێکستە عەرەبیەکانەوە فەلسەفە گوازراوەتەوە بۆ ڕۆمانەکان لەبەرەوە فەلسەفەی گریکی ئەوروپیەکان کە خۆیان خاوەنی فەلسەفەیەکی تایبەت بە خۆیانن و لە دوو شوێن فەلسەفە بەمعنە ڕاستەقینەکەی پیا بووە سەری هەڵداوە یەک گریک دوایەوە ئەوروپیەکان فۆرمێکی تازەیان نوێی ئەوروپیان بۆ فەلسەفە هێنایە ئاراوە لەگەڵ ئەوەشە فەلسەفەی گریکی مامانی ئەو حەزارەتە ئەوروپیەیە مامان لێرە بەو مستەلەحە سکوراتیە بەکاری دێنم کە لە مەوزوعی معرفە پێی وایە ئەگەر ژن منداڵێکی بایۆلۆژی و مادی بێ پیاو لای ئەو منداڵێکی هەیە ئەم منداڵێکی ڕۆحیە ولا مامانی دەوێت لەوێ ئەو دەڵێ من ئیشەکەم هەروەکو دایکم وایە دایکم مامان بۆ منیش مامانم مامانی ئەوەم ئەو ئایدیایانەی هەیە لە ناو تۆ یارمەتیان دەدەم بێنە دەرێ جا فعلا فەلسەفەی گریکی خۆی نەکرد سوکرات هەر فەلسەفەی گریکی مامانێکە بۆ ئەوەی کە نەهاتووەتە دەرێ کۆمەکی بکات بێتە دەرێ و ئەوەی کە من دەڵێم کورد لە ناوسکی دایکایەتی مەبەستم لە جەستەکەی نیە مەبەستم لەو ئایدیایە کە هەیەی ئەو ئایدیای تەنانەت لەبارەی خۆیەوە هەیەی یعنی ئەمە هیچ تاکو تەسەوری خۆمان بەرامبەر ئەوەی کە کورد وەک ئایدیایەک تەسەورێک نییە هێشتا ئەم تەسەورە لە ناو تاریکیایە و ئێستا بڵێ کورد چییە ینی بە کەسێک بڵێ پێناسەر بۆ بکات بەپی ئەوەی کە هەیە پێناسە ناکرێت ینی هیچ تاکو ئەو ئایدیایە فۆرمی وەرنەگرتووە ئەمە چی دەیکات فەلسەفەی گریکی دەیکات و لەبەرەوە گەڕانەوە بۆ فەلسەفەی گریکی بۆ کورد لە هەموو میلەتێک ینی کورد لە هەموو میلەتێک زیاتر پێویستی بەوەیە بۆچی چونکە پێویستی بە لەدایکبوون جا هەر لەمەوە کە ئەمە گرنگە ئەو پرۆژەیە کە من دەسم پێ کردووە و بە هیوام لە داهاتووشە کەسانێکی تر بەشداری ئەو پرۆژەیە بکەن چ لە وەرگێڕانی تێکستە گریکیەکان چ لە لێکدانەوەیەکی کوردیانە چونکە ئەو تێکستانە یعنی حتا فعلا بە کوردی نەدوێن کورد ناتوانێت بیان بیستێ بە کوردی دوانی ئەو تێکستانە ینی ئەو کەسانەی کە دێن لێکدانەوە بۆ ئەو تێکستانە دەکەن دەبێت جارێکی تر بگەنەوە ئەو بیرکردنەوەیە ینی نەک زمانەکە تەرجەمەکردن ئاسانە تۆ لە زمانەوە بۆ زمان بیکەیت بەس گەڕانەوە بۆ بنەمای ئەو فکرانە بیرکردنەوەیەک بڕوا بزانێ ئەڕستۆ ئەوەی لەناو عەقڵیا بۆ چۆن ئەمە یام تێکستەی پێ بەرەمێنەوە ئەمە سەختە بەڵام لەگەڵەوە شاتا ئێمە نەتوانین ینی بیرکردنەوەی ئێمە نەگاتە ئەو شوێنە ئێمە ناتوانین وا بکەین فەلسەفەی گریکی بە کوردی لەگەڵمانە بدوێ بە کوردی لەگەڵمانە بدوێ ینی چی ینی بە شێوازێکی کوردیانە ئەو ئایدیایانە جارێکی تر بێنێتەوە ئارە کاتێک کوردیانە دووە ئەو کاتێ ئێمە میل پەیا دەکەین بۆ خوێندنەوەی ئەو کاتێ ئێمە حەز بە خوێندنەوەی دەکەین چونکە لەگەڵ ئێمە دەدوێت جا لەبەرەوە پرۆژەیەکی ئاوە هەست دەکەم لەوانەیە کەسێک بیرکاتەوە بڵێ باشەوە ینی لەم سەردەمە مۆدێرنا و لەم سەردەمە تازە ئەمە ینی چ سوودێکی هەیە ئەوەی تۆ دەیکەیت فەرەزەن بیری لێ دەکەیتەوە خەڵکانێک دەمێکە کردویانەوە بەر لە 1000 ساڵ کراوە بەس ئەمە لە ڕاستیا بۆ فەلسەفە قسەیەکی بێمانایە و تا ئێستاش ئەوروپا ناتوانێت خۆی لە هەر مەجالێک لە مەجالەکانی زانستا بەبێ ئەڕستۆ ناتوانێت قسە بکە یەکەم جار کە باسی قانون دەکات دەبێت باسی قەوانینی ئەفلاتون و باسی سیاسی ئەرستۆ بکە باسی ئەخلاق دەکا هەر دەبێت بگەرێتەوە بۆ باسی ئیستاتیکا دەکا هەر دەبێت بگەرێتەوە بۆ ئەو ینی بە ناچاری تۆ دەبێت بگەڕێتەوە بۆ گریک جا لێرەوە فەلسەفەی گریکی زەرورەتێکە بۆ ئێمە بە هیوام ئەمە دەرگایەک بێ و ئەوەی مامە بە ئەو فەلسەفەی گریکی پێیا ببێت تاوەکو ئێمە وەکوتم ببێتە کۆمەکێک بۆ ئەو لەدایکبوونە بۆ ئەوەی ئێمە هوشیارەیەکی تازە بێتە ناو ژیانمان و قۆناغێکی زەمەنی بکەوینە ناو زەمەنی خۆمانەوە
و ئێمە لە زەمەنی خۆمانانی لە زەمەنی ئەوانی ترین ئێمە پێویستمان بەوەیە بکەونە ناو زەمەنی